حکوومەتی عێراق دەستی کردووە بە گۆڕینی سەرجەم تابلۆی ئۆتۆمبیلەکان بۆ ئەو مەبەستەیش گرێبەستی لاگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانیدا کردووە بۆ هاوردن و دروستکردنی تابلۆکان و دواتر نەخشاندنی ژمارە و پیتی عەرەبی لەسەریان. بەڵام لە هەرێمی کوردستان بڕیارەکەی حکوومەتی عێراق جێبەجێ ناکرێت و تابلۆی ئۆتۆمبیلەکان لەسەر شێوازی کۆنی خۆیان دەمێننەوە. بەرپرسان یاتوچۆی هەرێمیش هۆکارەکەی بۆ قەیرانی دارایی و نەبوونی بودجەی پێویست دەگەڕێننەوە. ئەگەر هاتوو بڕیارێکی لەو شێوەش دەچوو ئێمە پابند نینە لەبەرەوەی ئێمە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانی دەبێ وەزارەتی ناوخۆ فەرمانمان پێ بکە. سەبارەت بەو بڕیارش ئێمە فترەیەکی زۆر نییە تابلۆیەکی نوێ و شێوازێکی باشمان بەکاردێنین ئێستاکە و لەبەر باری ئابووری هەرێمی کوردستانیش بۆی بارگرانی زیاتر نێخینە سەر هاوڵاتیان لەو قەناعەتەم ئەگەر هاتوو شتی واشە بوو ئێمە جێبەجێ ناکەین. حکوومەتی هەرێم لە ئێستادا سەرقاڵی گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلەکانە با هەمان شێو و نەخشی کۆن تەنها کوالێتی ئەو پارچە ئاسنە دەگۆڕێت کە ژمارەکەی لەسەر نەخشێنراوە و بۆ هەر ئۆتۆمبیلێکیش 50,000 دینار وەردەگیرێت. تا ئێستاش حکوومەتی عێراق هیچ داواکاریەکی لە هەرێم نەکردووە بۆ گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلەکانی هەرێم. شارەزایەکی هاتوچۆش دەڵێت لەسەر ئەو پرۆژەیە هەرێم و بەغدا هیچ هەماهەنگێکیان نەبووە. ئەو بڕیارەی کە دراوە کە گوایە ئێمە تابلۆکان بگۆڕین و سەردەما و تابلویانە وەکو یەک لێ بکرێ، وەزارەتی ناخۆی هەرێمی کوردستان زۆر بەجددی پابندە بەو بڕیارەوە و داواشی کردووە چەند ژمارە بنێرن لە بەڕێوەبەراتەکانی هاتۆ وەربگیرێ. بەڵام ئەم دەنگۆیە دیارە هەر ئەوەیە کە حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەند هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان نابێت. باپی ئامارەکانی هاتوچۆی هەرێم ئەو ئۆتۆمبیلانەی تا سەرەتای مانگی نیسانی ئەم ساڵ لە بەڕێوەبەراتی هاتوچۆ تۆمار کراوە ژمارەیان 1,406,000 ئۆتۆمبیلە.